و لە ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون لە دروستکردن و تەواوکردنی زیاتر لە ساڵێک بەسەر واژۆکردنی گرێبەستی پرۆژەی ڕاکێشانی بۆری سێی دوکان بۆ سلێمانی تێپەڕ دەبێت و تا ئێستا هەنگاوە کرداریەکان دەستی پێ نەکردووە. جێگیری بەڕێوەبەری کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە دەڵێ بەهۆی هەندێک گرفتی ئیداریەوە چوونەبواری جێبەجێکردنی پرۆژەکە بە شێوەیەکی کردارەکی ئاستەنگی هاتۆتە پێش، بەڵام ئێستا ئامادەن بۆ دەستکردن بە جێبەجێکردنی پرۆژەکە. لە ئێستا کۆمپانیای هابیکا لە پرۆژەی ئاوی دوکان سلێمانی هێڵی سێ دەستیان کردو بە کارەکان و کە لە ئێستا تازە دەستیان کردو پێی کە ئەویش ئەتوانێت ئاوی خواردنەوە لە دوکانەوە هێڵێکی تازەیە هێڵی سێ ڕای بکێشە بۆ سلێمانی کە توانای ئاوڕاکێشانەکەی 10,000 مەتر سێجایە بۆ هەر کاتژمێرێک ئاوی خواردنەوە گەینە بە تەواوی سلێمانی و کە کێشەی چەند ساڵێکی زۆری تەواوی سلێمانی چارەسەرەکات. بەنسبەت دەستپێکردنی پرۆژەکان و عادەتەن سەرەتای دەستپێکردنەکان ئەکەوێتە سەر کۆمەڵێک لایەنی ئیداریات و لایەنی ئەو مافەقەتانەی کە بۆمانەکرێت و ئەو لایەنی وەرگرتنی ئەرزە و پێکە و شتەکانی کە هەیەی ئەوانە زۆر دەورەبینێ لەسەری کۆمەڵێک ئەشکال لە وەرگرتنی پێگەکان و لایەنە ئیداری شتەکانە هەبوو، بەڵام سوپاس بخوا لە ئێستا ئەو کێشانە چارەسەر کراوە و وردە و دەدەست کراوە بە کارەکان کە لەوێشە بە هەمان کوالیتی بگرە بەرزتریش ئەتوانین کارەکانمە تێدا بەردەوام بێت. کاتێکی تهدید کرا و عادەتەن ئەوانەیانی کۆسپ و ئاستەنگی زۆرێتە بەردەمە لە کاتێکە ئەو پرۆژەیە لە ئێستا تازە دەستی کردو بە دروستکردن وەکو کاتەکەی دیاری بکەی تۆزێک قورسە ئەو شتە، بەڵام ینی ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە ئەگەر ئاستەنگیەک نێتە بەردەمان لە هەموو پێگەکانی کە هەیەی لە هەموو پێگەکان بە شێوازێکی زۆر بەردەوام و چڕوپڕە توانین کارەکەمان بکەین کەەوە هیچ وەسڵانێکی تیا دروست ناکەین، ئەوە ژوای لێگا کە لە کەمترین ماوەیە پرۆژەکە تەواو بکرێت، ئەوە گرنگترین بەشی پێگەکە بێت. لە سەردانێکی مەیدانیدا بۆ پرۆژە پەککەوتووەکانی سنووری پارێزگای سلێمانی جێگیری سەرۆکی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بەڵێنی داواپاری پێویست بۆ کۆمپانیای جێبەجێکات تەرخان بکات و کۆمپانیاکەش دڵنیایی دەدات ئەگەر بێت و پارەی بۆ خەرج بکرێت کێشەی بێئاوی سلێمانی تا 30 ساڵی دیکە چارەسەر دەبێت. سەرچاوەی ئاوی سلێمانی جگە لە سەرچنار قەزای دوکانە لە ڕابردوودا 2 بۆری بۆ شارەکە ڕاکێشراوە، بۆری دووەمیش بەشێکی بۆ قەزای چەمچەماڵ نێردراوە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی دەڵێت بۆ کۆتایی هێنان بە کێشەی ئاو پێویستە ئەم پرۆژە تەواو بکرێت. ئەو پرۆژە خۆی هێڵی سێیای دوکان سلێمانی بەڕاستی یەکێکە لەو پرۆژە گەورانە بۆ شاری سلێمانی بە تەواوبوونی هی هەموو ئەو گرفتانی کە بە 3 ڕۆژ 4 ڕۆژ و 5 ڕۆژەیە بە تەواوەتی چارەسەرەکرێت. بەردی بناخەکەی دانراوە نووسینگای بڵێنیاندا ناوە لێوە ئیشەڵا لە ماوەیەکی نزیک کاکەوێتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام کاتی پێچێک تا ئەو پرۆژە تەواو بێت بە دڵنیاییەوە هێڵی سێیای دوکان سلێمانی ئەبێ بە یەکێ لەو پرۆژە گەورانی بۆ شاری سلێمانی کە بە تەواوەتی کێشەی کەم ئاوی لەم شاری خۆمانە بە تەواوەتی چارەسەر گەیەنرابووی تا ئێستا هیچ ئیشیان نەکرد. هەنێ ئیداری و کاری ئەوانەی هەیە بۆی کراوە بڵێن ئەو کۆمپانیای کە کاری تیاکات خەریکن ئەو کارانە تاوکەن و بۆی دەستکەن بە ئیشی خۆیان و ئەوش پێ ئەچێت بڵێن بەس ئیشەڵا بە تاوە بوونی ئەو هێڵە زۆربەی گرفتەکان لە شاری سلێمانی بە تاوەتی چارەسەرەکرێت. حکومەت دەیەوێت بە ڕاکێشانی بۆری سێمی دوکان بۆ سلێمانی گرفتی بێئاوی شارەکە چارەسەر بکات، بەڵام دانیشتوانی شار ئومێدێکی ئەو تۆیان بە بەڵێن و پلانەکانی حکومەت نییە و پێیان وایە تەواوکردنی ئەو پرۆژەیە چەندەیەکی دیکەی پێویستە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.